ئەگەر تۆ ئەمە بکڕی بۆ چ شتێ بەکاری ئەهێنی؟ هەمووان قمەڵک بابەتمان هەیە لە ماڵەوە کە نازانین چیان لێ بکەین و پێویستیشن. جامیش وەکو ئێوە کۆمەڵک بابەت هەبوو کە نەم ئەزانی لەکوێدایان بنم و ماڵەکەیش پرس کرد بوو لە هەمان کاتیشانە ئەکرا لە بەرچاوم نەبن. جا پێش ئەوەی پێتان بڵێن ئێمە بۆ چ شتێک بەکاری هێنین با پێتان بڵێن ئێوە ئەتوانن بۆ چ شتێک بەکاری بێنن. ئەگەر خوێندکارێکی جدید کتێب و مەزەمەت زۆرە یانیش خوێنەرێکی جدید و کتێبێ زۆر و کتێبخانەت نییە و ڕەفێکی باش و جوان و بەکواڵێتی تەوێت ئەوە ئەم ڕەفێ زۆر گونجاوە بۆ تۆ. ئەگەر کچێکیت ئەکسسوارات و تۆحفەت لە ژوورەکە تا زۆرە یانیش خاتونێکیت ئەتەوێت لە ژوور میوانەکەتان ڕەفێک کە بێت بۆ نیشاندانی تۆحفە و گوڵدانەکانە دووبارە ئەمە هەڵبژارنێکی زۆر گونجاو بۆ ئێوە. ئەگەر کاری خەیاتی ئەکەن لە ماڵەوە یانیش لە دوکان قوماش یانیش بابەتەکانی درومانتان زۆرە و شوێنی گرتوۆلێتان و شوێنی کارەکەتانیش پرس کردووە ئەتوانن بۆ کۆکردنەوەی بابەتەکانتان ئەم ڕەفێ بەکاربێنن. لە کۆتاییشە ئەگەر وەکو ئێمە پێجی ئۆنلاینتان هەیە بۆ وێنە و ڤیدیۆ کاڵەکانتان ئەم ڕەفێ زۆر باش و گونجاوە کە پێویستەکانی کارەکانە بۆ کۆ ئۆکاتەوە و ناڵەش پرس بیت. کاتێکی باشیشە بۆ ئەگەڕێنێتەوە وێ ڕێکخراوی کەڵاکانتەوە. بۆ زانینی نرخ و بینینی جۆرەکانی تری کتێبخانە و ڕەفەکانمان ئەتوانن جۆینی ئەم تەلەگرامە بن.